بله چطور در خدمت برای خوب والله من ناوم قادر نادرة لولاتي شوي تلفون دكم كاك عقيد بله بله أتو رائدي لا أسايش ونيا بله هنده بسيار لبو من هاتي بما خوش بو والله ليد بكين چه بسیارک يك انفر اوقتان بلانكيتكتان بركتوا لو خلق ناديا زانياري شتی زۆر وردی تێدایە شتی ژیانی تایبەتی خەڵکی تێدایە باشە چۆن دەکرێت داوای وا لە خەڵک بکەن هەموو شتش تێدایە هۆکاری چییە؟ تو زانه کاک نادر بوینه؟ قادر کاک قادر هندک بسیار هندک بابت ونگت توانا مرا نبه بەڵێ توش اگر به جیمه هندک حالت متهینه پیش بابت درمی نشین گتا باش هادباینک من دا خدمت برای خود بەڵێ داشتیم گتاش باخوین چون تشتکی زیدش منه که بیا اولاتیت منه خلکی مشه انسان هر جایی گیری بچید زور احتیاطی مجبوریم بەس آمریکاتا تا تلفن برای خود ورگرسته تا تلفن بو مکی بەڵێ اگر تو من ناسه یا من نپرسه یا تلیکی ورنگید بیده من ناسه نا بەس کاک ئەگی چۆن دەکرێت داوای لە خەڵک بکەن لایەن گیری چی یعنی ئەوە شتەکەش ڕەبتە بە ژیانی تایبەتی ئینسانێک نه بس او تشتبانیه ئێ باشم بلانکێتەکەم لەکنە لە پێشە لایەن گیری چ حزبەکی ئەنی ئێوە چ حەقتە نەکەر ئەوە لە سۆران نییە ها لە هەموو کوردستان هەیە ئەوە 15 ساڵە یعنی مە لەگەڵتان داین هەندێ تەدقیق هەیە حەقەشی ڕەوای ئەمنیە خاستن کوردستان لە وەزعەکی ئەمنی تایبەتدایە بەڵام حەقتان نییە نەک ئەرەنگۆ یەکێتیش بپرسن ئەنگۆ لایەنگیری چه حزبەکرد ئەوە ژیانی ئینسانە بیرورا آزاده ئەی بۆ نووسیوتانە بابت بیرورا کس نشد بابت بیرورا افسد بینید اگر تو چما بید که وکی خوب بس لگمه بابتانه دور از واسطی ئێ بەس بلانکێتەکە لە پێشمان نووسێتە لایەنگیری چ حزبەکی یعنی ئەزانی چیە ئەمن لە ئینتخاباتی ئەو جارەی دەنگم بە 3 حزبیدایە لێرە یعنی یەک حزبم نەدایە 3 حزبم دایە هەتا ئاخر سەعاتیش ئەمە دەنگ نادەین ها لەبەر ئەوەی سیر نازانم چیه نازانم والله اوی جنابت باز دکی من نازانم چه بابتکه بلانکێتەکە هەموو شتش تێدایە هەر هەموو شتێک یەکێک لەوانە لایەنگیری حزبی ئەنی ئەمە لەگەڵتان داین بپرسن خەڵک لە چێ دەژی و دوکۆمێنت دەکرێ هەرچەندەوە ئیشی نفوسە ئیشی ئاسایش نییە زۆر بەڵام ئەو مافە نییە ئەو خاڵەم تێدادی ورد بە دوو زانیاری خەڵک بگەڕێن وەکو گوتیشم ئەو هەر لە سۆران نییە بەڵام ئەمن کۆمەڵێک زانیاریم لە هەر یەکێک لەوانە ئەو نوقتەیە لام زۆر سەرنجڕاکێشە چکو کاک ئەگەی یعنی خەڵک ئازادە ڕەنگی ئەو انتخاباتەی دەنگ بە حزبێک دەدا جارشکە بە یەکەشکە دەدا و نابی لێ بپرسرێ ئەمە وەکو برات لێرە یعنی ناتوانین بە خەڵک برێن ئەرە دەنگت بە چ حزبەکدا وەکو هاوڕێ خەڵک ئازادە نەک ئاسایش تەعقیب بکە بیرورا آزاده دست خورتی لهیچ کسک ناکد تعدادکم یک روش به شخصک من بود بیتواره وره دنگ به حزبت دگه دنگ به من بده او شتانه اوی دکرید تو یا باز دکرید خشککی نحزه نفس نزد ئێ بەس بلانکێتەکەەوە لەبەر چاوی من هەیە یعنی بە ناوی ئاسایش داوا کرایە دەڵێ دەرێ لایەنگیری چه حزبەکی لوانه او کس خوی دوای کرد بید خوی او شتای چاکی بید بل باوی تو بد با خلق بل بستی کاکە بەزەوە نتوانم قصه لگل بکم پرسیارشکەمان هەیە یەک دقە کاک عەگیج باشە پرسیارشکە بە قوربانە تو مەسئولی خۆ مەسئول ئەوە نییە بەس دابنیشن موچەکەوە گرن اما مسئولین اما خدمتکاری او خلق ئێ باشە ئەو ئەمەش لەوە ئەوروپایە دوورێ هاتینا قسەی خۆمان دەکەین برا بچوکی او خلقین جناب دتوانی میدانی به سردانی رب کلان انزیکه و در دوام و کراوانکین درش برو سردانی بکن جناب اروپا دانش دیده خوشگذرانی منش لناغم سر و سرمایه و سقمه و چه روش
يعني هناك شت هي بەس کاکەوە دەزانیت حکومدارێتی هەر ئەوە نییە لەسەر کورسیدانیشی دوو ئەمە خوێنمان ڕشتە من نازانمە تو چێت شەید بووە چەند قوربانی دایە زادەی وا لەسەر ئێمە مەکە دەزانی خۆش نییە ئەتوو لە حزبی دەسەڵاتی ئەمە لەو قۆناغەدا بوون کاک ئەگیت تێم دەگەی پێویست ناکە مزایدانە لە خەڵک بکەن لە ئەوروپاش کە وەختەی خۆمان دەکوژین دەتوانین بچین لە شتێکی خۆش سەرف بکەین نەکبێن لێرە تەلەفۆن لە بۆ تو بکەین ئەگەر خەمی نیشتیمان نەبیتن و بەقەدەر هەموو حزبەکەی تو ئەمن لە ئەوروپای ئیشم لۆ کورت کردیە پێویست ناکە هەر یەک قسە دەکە بەڵێ ئیشێکی چاکت کردووە ئیشێکی چاکت کردووە سەحەتت خۆش خزمەتت کردووە دەستخۆشیشت دەکەن کە خزمەتت کردووە ئەمنە نەم لە خۆم کردیتم کاک عەگید بەڵام پێویست ناکە بە چاومان دادەنەوە لە ئەوروپای لە ژیانێکی خۆش بی یعنی ئەوروپا چێ ئامادەیە نیو سەعات لە وەختی خۆی لە شتێک سەرف بکاتن لەبەرەوەی لێرە کاتە ئەگەر مەسەلە مەبدەئی نەبی بەرنامەی مەبدەئی کاکی خۆم بابەتی مەبدەئی هەموو کوردێک لەو کوردستانە بۆی ئەوەندە ئەزیەت و مالیبوونی کێشەوە کە وەتەنیەت لەسەرێکتر نەفرۆش وایە ئەخر بۆیە ئەمەش ئەگەر جەنابیشت خزمەتت نەکردیت بابت کردیتی بابیشت نەکردیت باپیرت کردیت کەس نیایە بابەتی وەتەنیەت فرۆشتن لەو ڕادانێ ئەگەر ناتوانم چیتر باشە پرسیارش کاکەوە ئەو پێشمەرگەی چێتی کاک عەگید قەپات مەکە خۆش نییە یەک پرسیار ئەو پێشمەرگەی چێتی کە لەژێر تەعزیب ئەشکەنجە مرد چی لێ هات کەیسەکەی نازانم ئاگادار بم چۆن ئاگادارنی لەو کەیسە گەورەی 2 ساڵ لەمەوبەر ئێوە ئاسایش لە ناو ئاسایش ڕوویدا باشە چەند جاری مخەدەرات و چەند جاری مخەدەراتان لەو منتیقی خۆتان گرتیە مخدرات بابەتی مخدرات هەیە لە هەموو دنیاشەیە کاکە بەخێر چی سەر چاو بەس خۆش نییەوە قەپات دەکەن کاکە ئەوە خۆش نییە ئەوە هەڵاتنە یعنی چێ لە پرسیار ئەی چێ خۆ ئەمە گفتوگۆ دەکەین 5 دقەت لەگەڵ ئێمەش بێتن نا ئەی باشە چی ئەوڵاوی سلوب وەتەکێت نییە قەپات دەکەی ئەتو کابرایەکی ڕائیدی ئاسایشی براکە ما بە ڕێزەوە گفتوگۆ دەکەین وایە نا ئەلەو قەپاتی هیچ بکەین ینی تازە ویسمان بینە ناو بابەتەکان گفتوگۆ بکەین ماوەی کرد طبعا ئەو منتقەیەکی پڕ لە تجارەتی مخەدەراتە لەبەر ئەوی سەنتراڵە لەبەر سنوورە و چەک ئەوە تا ئێستا زەوی زارێکی زۆری خەڵک داگیر دەکرێت ڕاست نییە هەموو ئانەی لە سۆران نەزانن چ جیاوازیەکی گەورە لە نێوان پارتێک و ناپارتێک دەکرێتن ڕهاب هەیە ئازادی هیچ وجودەکی وای نێمایە لەو منتیقەیە هەموو ئەوانەی لێرە لەوێن دەرن گرتن و ئەوە زۆرە و تەزویر و ئەوانەش هەموو دیتمان لە هەموو انتخاباتەکە بەس ئەوە بوو هەر ئەوەندە قسەی کرد چی لێ بکەین یعنی خۆی بە زۆرم لێ ناتوانین بڵێ ئێڵە دەبی قسە بکەین کابراش بەسەرێک حەق خۆیەتی بەس گرنگ ئەوەتە ئەوەی قسەی مان لەسەر ئەوە بووم بەڕاستی ئەو بلاکێتیان ناردمان لەسەر ئەو شتم بوو کە بڵێم بە چ حەقێک بە دوواچوون لەسەر خەڵک دەکەن لە ئەنگلی چ حزبێکی کاچمن ئاسایش پارتیەکی ئەو مافەتان نییە خەڵکە لەو انتخاباتی دەنگ بە حزبێک دەدا بە یەکشکەدا یان یەکێتیە پارتیە هەر حزبەکە ئەوە مافی خۆیەتی نابی لێ بپرسرێ بڕوا بکەن ئەمە وەکو شەخسی لە بۆمان نییە وەکو مەسەلەیەک یعنی چۆن لە بۆت نییە داوای تەلەفۆنی هەموو کەس بکەی ئەوە لە بۆت نییە داوای لە ئەنگلی چ حزبەچی ئەگە بە خۆی کەسەکە ڕای نەگەین بەهەرحاڵ کاتە چی خۆش